هەرکە وەرزی بەهار دێت جگەلەوەی هاوڵاتیان دەچن بۆ گەشت و سەیران ئیدی ئەنجامدانی فستیڤاڵی دەست پێ دەکات. دەستگای ڕوانگە فستیڤاڵی بەهاری ڕێخستیدا کللتور و خواردنی گەرمیانیەکانی خستەڕوو. هیلال سەرپەرشاری فستیڤاڵەکەیە. ئەو گەرچی خاوەن پێداویستی تایبەتە بەڵام لێ هاتوانەتوانی لەلایە کللتوری سونرەکە بە گەشتیاران بناسێنێت لە هەمان کاتدا هەلی کار بۆ چەندین هاوڵاتی بەخسن. ئەم فستیڤاڵە جیاوازیەکەی ئەوەیە کە دیوی کللتوری و دیوی با بازارکردن و دیوی پێکەوە ژیان لەم فستیڤاڵەیە بە یەکەوە بێنرێت. ئەویش بە بازارکردنی چەند کەپرێک کە توانیویانە بەروبوومەکانی خۆیان لێراکەیە بازارێکی باشی بۆ پیا بکەن و بازاریەکی باش بکەن و فرۆشێکی باشیان هەبێت. یەکەمیان. دووەمیان ئەوانیش چالاکی و کارە کللتوری و پیشە کللتوریەکانە کە بۆ زیندوکردنەوەیان ئەمڕۆ لێراکەیە پیشانی بینەرانی ئەدەن. ئەحمەد لەلایەک و سەلیم لەلایەکی دی هەرێکیان با شێواز و دەستڕەنگینی هونەری و پیشەیی خۆیان کللتوری کفریان خستە پێش چاوی ئامادەبووان. بەشدار بین بە چەند ینی کاری دەستی خۆم کە بریتیە لە چەند شوێنێکی شوێنەواری شاری کفری تیای دیارە بیناسازی کۆنەکانی چۆنچۆنیە و هەروەها ینی شێوازێکی جیانیدایەتە ئەو شوێنە. کەرەستەکانم هێناوە بەشداریم کردووە بە کوڵەباڵ و لەبا و کڵاو خۆری ینی زە بۆ نمونەمە کڵاو خۆرە ئیمساڵ ئەمانەمانە کردووە گەرمە بەرگنەکە فڕێدە من نایلم فڕێ بدەن ئەم شتانەی لێ دروستەکەم. هەرچی خواردنی کوردی گەرمیانە هەیە لەگەڵ خواردنی دەستوری تورکمان بە ئامادەبووان ئاشنا دەکران و دەفرۆشران. هاوڵاتیانی خانەخێ و گەشتیارانی ناوچەکانی دیکە کە سەردانی فستیڤاڵەکەیان کرد دڵخۆش بوون لەوەی لە نێو ئەم جەنجاڵی ژیاندا فستیڤاڵەکە ئاهێکی بەبەریاندا هێنا و پشوویەکی بە دڵ و دەرونیان بەخشی. گرنگی ئەم جۆرە فستیڤاڵانە من لەوەی بینم کە کۆمەڵێک گەنج توانیمانە خواردنی تایبەت بەم ناوچەیەوە کللتوری ئەم ناوچەیە لەم فستیڤاڵەیە پیشانی ئەم نەوە نوێی بدەن کە پێشتر نایان بینیەوە پێناسەی مێژووی ئەم شارە مێژوویە بکەن کە کفری شارێکی مێژووی کۆنا بۆ ئەوەی بەمنەوە تازەی بسەلمێنن هەموو ئەو شتانەی لێرە من ئەمڕۆ بینیم جوانترکردنی ئەو مێژوە جوانەیە کە لە کفریا هەبوو. خواردنی کوردەواری ماوردیە بۆ خواردن قەرەخەرمان و دۆڵمە و کفتە و قمرماسی و ئەم شتێلە کاری دەستیش زیاتر لە 2000 پارچەم دروست کردو لە ماڵەوە ئیتر وە گوێرەی حاڵ هەجاری بێم ئەوە نەتێرم دایەنم سێ بەشە بەشێکی کوردەواریە ئەوەی لە دیەکەمانە دوێتم و بێژی سەرپەرشتیاری و ئیسفادەمان لێ کردو دروستم کردوێتەوە. فستیڤاڵی بەهار و کفری یەکەمین فستیڤاڵی ئەم وەرزەی بەهارەیە کە لە سونرەکە بە ئەنجام گەێنرا. وەک ڕێکخەران ئاماژەیان بۆدا ئەم جۆرە فستیڤاڵانە گرنگن چونکە سەرنجی گەشتیان ڕادەکێشێت بۆ سەردانیکردن و لە هەمان کاتدا خاوەنکاران و ئەوانەی دەستڕەنگینن دەتوانن بەرهەمەکانیان بخەنە ڕوو بازاریان بۆ پەیدا بکەن. دیار جەمال دەنگی ئەمریکا گەرمیان